بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە رەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە زەرورەتی پشتیوانی خەڵک لە حیزبی ئیسلامی دەکەین. ئەمڕۆ یەکەمین ڕۆژ یا دەستپێکی یەکەمین ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنەکانە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لەم هەرێمەی خۆشماندا دەیەها لیست و ڕەنگی جیاواز بەرچاو دەکەون. ماوەیەکی زۆریشە خەڵکێک بە بیانووی کاڵبوونەوەی ئایدۆلۆژیا یا کاڵبوونەوە و نەمانی ئایدۆلۆژیاکان بەبێ هیچ گەڕانەوەیە بۆ بنەماکانی ئیسلام تێکەڵی کۆمەڵێ لیستی کردووە کە لە داهاتوودا ئەمانە جۆرێ لە جۆرەکان ئیسلامی پیرۆزیان لەلا مایەی نەکبەتی یا جۆرە لە جۆرەکان مایە ئەوە بووە کەوا کۆمەڵگەی بەرەودواوە بردوێتەوە. ئیسلامی پیرۆزیش هەر لە سەرەتای هاتنی وحی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕێی وەلا و بەرا و گوێکردنەوەی کوفر و ئیمانەوە هەمیشە سنوورێکی لە نێوان تاکەکانی خۆی یا شوێنکەوتوانی خۆی لەگەڵ شوێنکەوتوانی ئاینەکانی دیکەدا داناوە و قبوڵی نەکردووە کە موسڵمانان وەکو ئەڵێ هەر ڕۆژەی لەسەر پەتێ یا هەر ڕۆژەی لە بازنەیەکدا هەڵسوڕێن و هاتوچۆ بکەن. بۆیە ئیسلامی پیرۆز یا خوای گەورە گەورەترین ڕقیشی لەو کەسانە بووە کە هەمیشە لە سەنگەرێکەوە بۆ سەنگەرێکی دیکە لە هاتوچۆدا بوون. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نێو دیلەکانی جەنگی بەدریشدا ئاماژە بەوە دەکا کە عەباسی مامی خۆی کە یەکێکە لە خۆشەویستەکانی خۆی هاوشێوەی سەرانی تری قوڕەیش حسابی بۆ بکرێت چونکە ڕەشایی کوفری زیاد کردووە با ئیمان لە دڵیشیدا بێ. لە ئێستادا دەبینین بانگخواز و مامۆستای ئاینی و عەمامە بەسەر و گەنجی موسڵمان و ئافرەتی لە چک بەسەر و محەجەبە دەبینین لە نێو لیستگەلێکدا خۆیان دەبینەوە یا بانگەشە و کار بۆ لیستگەلێک دەکەن کە لە ڕابردوودا گەورەترین نەیاری ئاینی پیرۆزی ئیسلام بوون. ئایا بیان و هۆکاری ئەم تێکەڵبوونە یا کاڵبوونەوەی سنووری ئایدۆلۆژی نێوان ئیسلام وەکو ئاینێک لەگەڵ نەیارەکانیدا بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆچی لە ڕابردوودا ئەمە جۆرێ لە قەدەغە و جۆرێ لە تێکەڵکردنی کوفر و ئیمان بوو بەڵام لە ئێستادا ڕەوایەتی دراوە بەم کارە؟ من لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا سامان ڕەباتی ئەندام بەرپرسی مەڵبەندی هەندەرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین. مامۆستا سامان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. پێم خۆشە هەر لە تەوەری بەرنامەکەمەوە زەرورەتی پشتیوانی خەڵک لە حیزبی ئیسلامی بزانم چ زەرورەتێک هەیە لەوەی کە خەڵک بەتایبەت کە ئێمە کۆمەڵگەیەکی موسڵمانی لە نێو کۆمەڵگەیەکی موسڵماندا دەژین و ئیسلاممان وەکو بەرنامەی خۆمان قبول کردووە چ گرنگی و زەرورەتێک هەیە کە ئێمە پشتیوانی لە حیزبێک بکەین کە کار بۆ بەرزکردنەوە یان بۆ کارەکە بۆ ئەوەی کە کار بە شەریعەت و بەرنامەی ئیسلام بکە. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ ڕێخستنی ئەو بەرنامە. بەتاکید ئینسانی ئیماندار مجتەمەعی کۆمەلگای موسڵمان ئامانجی دوورمەودای هەیە و ئامانجی نزیکی هەیە. لەوانەیە لە ئامانجە نزیکەکان هەڵگرتنی باشکردنی ژیان و گوزەرانی خەڵک بێ، بەڵام ئامانجی دوورمەودا پارێزگاریکردنە لە قیەمی کۆمەلگا. بۆیە مجتەمەعی کوردی کۆمەلگای موسڵمانی کوردی ئەبێ دایمە ئەو دوو خاڵە لە بەرچاو بگرێت چۆن بە دەستێکی خزمەتگوزاری بەدەست بێنێ و بە دەستەکەی تریشی پارێزگاری لە قیەم و بەها بەرزەکانی کۆمەلگا بکە. ئەلەو ڕوانگەوە بڵێ ئەوە بنچینەی پشتیوانی خەڵک بێ بۆ پرۆژە و بۆ کاری بۆ جوڵانە و ئیسلامێکی کە لە کوردستانە هەیە. بەڵێ کەواتە تا چەند پێویستە خەڵک لە ڕوانگەی ئەو بیر و باوەڕی کە هەیەی ئەو عەقیدە و ئاعتقادەی کە هەیەی پێویستە وەکو ئەڵێ خەڵکانی دیکەشی پێ هەڵسەنگێنە یان بۆمنە کە کاتێت لە قەزیەیەکی گرنگی وەکو هەڵبژاردندا چۆن ئەم عەقیدە و بیر و باوەڕ و تێگەشتنەی خۆی یا ئەم جیهانبینیی خۆی کە ئیسلام پێی بەخشیوە بەکاری بهێنێ و وەکوڵێ ئەم عەقیدەیە بکاتە چاویلکەیەک بۆ بینینی حەق و حەقیقەت. ئێمە بزانین ئیسلام بۆ کۆمەڵگەی بەشەریەت هاتووە. وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. مسلمانی خاوەن فکری سەلیم بەڕاستی وا لەو ئاەتە تێبگا کە ئیسلام وەکو بەها کۆمەڵایەتیەکانی بەها ئابوووریەکەی بەها ژیارەکەی هەموو بەشەریەت ئەبێ ئیستفادەی لێ بکاو و سوودمەند بێ لێی. یعنی بە شێوەیەک ئەگەر ئیسلام بەرتەسکەیتەوە لەو کە ئیسلام
بەس بۆ ینی وەکو بەرنامە بەس بۆ مسلمان هاتووە ئەوە جۆرێکە لە هەڵە تێگەیشتن لە ئیسلام ناحی عیبادەت بەندایەتی ڕاستە تا ئیلا ئەبێ کەسێک ئیماندار بێ وەکو مسلمان شایەتمانی هێنابێ ئەوە لەسەر ئەو واجبە بەس باقی بەهاکانی تر وەکو دادپەروەری وەکو مساوات مافی ئینسان کەرامەت پاراستنی کەرامەتی ئینسان هەر بەهایەکی ترکە لە کۆمەلگا هەیە و ئیسلام بۆی هاتووە هەموو بە شەرێک لی مستەفیدە بۆ نمونێ ماگەر میسالێکی بێنینەوە لەسەر بابەتی ئابووری اقتصادی کە من ماستەری شمێ لەو بوارە لە بانقی ئیسلامی و اقتصادی ئیسلامیە یعنی لە دنیای ئێستا لە جامعە گەورەکانی دنیاە بانقی ئیسلامی ئەخوێنرێ من خۆمان تەلەبەمان هەبووە سیخ بووە یعنی بڵێن دینی هەندۆسی و سیخی هەبووە کە هاتووە دیراسی بانقی ئیسلامیەکە مەبەستم ئەوەیە کە تۆ وەکو تەرحێکی اقتصادی کە تەرحەکە وەکو تەرحێکی کۆمەڵاتی ئەگەر هاتبێ بۆ عالم ئەو دیناگەر ئێمە کە وەکو مسلمانان ئەو ئاەتە زۆر ئەڵێنەوە ئێخۆ بێ لە ناحی عەمەلی پیشان بدرێت کە ئیسلام وەکو بواری اقتصادی کەسێکی جوولەکە کەسێکی مسلمان کەسێکی مەسیحی ئەتوانێ مستەفید بێ لێی و هەروایش بووە لە دنیاسێکێکە لەو بانقانەی کە زۆر بە خێرایی گەورە ئەبێت کەواتە ئیسلام لە ڕوانگە تەشریعەکەیەوە بۆ هەموو بەشەرە یعنی هەموو بەشەرێت دەتوان ئیسفادەی لێ بکەن تەنانەت دکتۆر محەممەد مختار شەنقیتی کە مامۆستای ئەخلاقی سیاسەیە لە قەتەر پرۆژەی ئەوەی هەیەڵێت چۆن یعنی تطبیقی شریعەتی ئیسلام لە مجتەمەعاتی ئازادە مجتەمەعاتی ڕۆژئاوایە ینی بیر و هزری ئەو مفەکرانە گەیشتۆتە ئەو ڕادە لە بەرۆ لەو حاڵەتە ئێمە وەکو ئەهلی ئیسلام پێویستە ئەو نموزەجە تەقدیمکەین بە مجتەمەعی خۆمان کە بڵێن کە ئیسلام دینێکی داخراو نییە بە تاکید ئەمە ئیشارەت بم بە خاڵێک ئەوەیە تێگەیشتنی ئێمە بۆ ئیسلام جایە لەوەی کە خوا چی ئەوێ لە ئێمە زۆر جار ئێمە ئیسلامان بەرتەسک کردو تۆ لە ئیجتیهادێکە لە تەنانە نەک لە ئیجتیهادەکە لە ئیجتیهادی زەمانێکە یعنی من ئەم قسەم بە نمونە چەند جار وتۆتەوە طبعا ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خزمەتێکی زۆر گەورەی گەیاندووە لە سەردەمی خۆی و ئێستش هەندێک مەقولە و ئیجتیهاداتی کە جێی شانازی هەموو مسلمانانن بەڵام ئەگەر ئەم پرسیارەی فەرەزیە بکەین گریمانەیەک دانێن بڵێن ئیبن تەیمیە کە ئێستا بڵێن مەزاری لە سووریایە زیندوو بێتەوە و بیهێنی لە لەندەن داینین دوای 700 ساڵ 800 ساڵ مردنی خوای زیندوو کاتەوە بیهێنی لە لەندەن داینین وەمە مەجموعە فتاوا بخێنەوە بەردەسی ئایا عەینی هەمان قسەکان دووبارە ئەکاتەوە کە ئەو کاتە لە نەسێک لە دەقێک ئیجتیهادێکی کردووە بە تاکید نەخێر کەواتە ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی ئیسلام لەو مێژووە دەرکەین کە مێژوو وەکو مەبەستمان ئیجتیهادی ئینسانەکانە لە سەردەمێکی دیارە سامان ئەمە بیانوویەک ناداتە یان چەکێک ناداتە دەست ئەو خەڵکی کە پێی وایە ئەمەش گونجاندنی ئیسلامە یان بۆ منە ئیسلامی هاتووە پێی سەردەمەکەی خۆی گونجاندووە یان ئیسلامی کردوتە ئیسلامێکی سەردەمیانە بۆ ئەوەی کە تێکەڵ بە گروپگەل و ڕەوتگەل و حیزبگەل و یان بۆ منە لیستگەلێک بێ کە لەوە چە هیچ خاڵێکی یاوبەشی لەگەڵ ئیسلامدا نەبێ ئەمە وەکۆڵێت ئەم قسەی جەنابەت بیانوویەک ناداتە دەست ئەو بانخواز و ئافرەتە محەجەبەی کە بەشدارەیان بۆ نەکاندیدە لە لەوەها لیستێکدا جوان طبعا ئەوە مبرڕێکی نامەنطقیە بۆ لەبەروی مادام تۆ ئیسلام دینێکی زیندووە و حەیەویە و دەقەکانی زیندون و مجتهدین تەجدید لە ئیسلامە یعنی شتێکی مەرغوب بە تەشجیع کراوە کە عولەمایانی سەردەم ئیجتیهاد کەن لە ڕێی دەقەکانەوە تۆ لە جاتی ئەوەی بێ یعنی میسالێک بینەوە کەسێک تەسەڕفاتی داعش ئەبینەوە قەناعەتیەوە داعش لە توراسەوە دروست بووە بە تاکید لەوانەیە جزئێکی ئەوە بێ و جزئێکیشی زوڵم و ستەمی نێودەوڵەتی یعنی کەوتە سەر کۆمەڵگەیەک و ڕەتفعل دروستە بێت مثلا فعلی داعش تەسەڕفی داعش بکاتە ڕەتفعل بۆی ئەسڵەن بازنە و دایرە ئیسلامەکە جێهێڵێ ئەمە بەڕاستی تێنەگەیشتنە چونکە ئەسڵەن خۆی ئەو نمونە ئایدۆلۆژیە بەرتەسکە کە تەمان خۆی ئیسلام ئایدۆلۆژی نییە بەڕاستی ئەو تێگەیشتنی ئێمە کە ئیسلامە کاتە ئایدۆلۆژیەک وە هەر خۆی پێتەواوە و خارجی خۆی پێ تەنانەت یعنی کە منەڵم خارجی خۆی مەسم خارجی ئیسلامیش نییە هەر لە ناو دائیرەی ئیسلامە یعنی گەڵاڵی فکرێکی کردووە غەیری خۆی پێ قبوڵ نییە هاتووە لە ئەسنای ئەمە مثلا لە ڕەتفعلی ئەمەیە ئەچێ دائیرەکە جێ دێڵێ
کە مەجالێکی زۆر گەورەتر بەرفراوانی تاوەکو نمونونەکە بۆم گەڕایەوە ینی قابلێتەوە کە ئیسلام ئەسڵن لە مجتەمەعاتی ئازادە وجودی هەبێ تۆ لە جاتی ئەوەی بێ دراسی ئەو فکرە بکەی بۆ جێ ئەهێڵی ئەچی بۆ شتێکی تر بە بیانوی ئایدۆلۆژیا. زۆر باشە مامۆستا سامان هەمیشە ئەوانەی کە ئێمە ئێستا لێرەدا ئەمانەوەی لە ڕوانگەی ئیسلامەوە باز لەوە بکەین یا خەڵک هۆشیار بکرێتەوە کە ئیسلام خاوەنی بەرنمەیەکی گشتگیر و سەربەخۆی خۆیەتی وەکوڵێ ناکرێتەوە بلبی خەیتە خزمەتی کۆمەڵە خەڵکێکی دیکەوە ئەو گومانە ئەخرێتە سەر کۆمەڵی ئیسلامی دەگوتێ ئێوەش لە ڕابردوودا هاوشێوەی ئێمە بۆ منە بەشداری لیست و هاوپەیمانی و پرۆژەی تری غەیرە دینیتان کردووە و ئێوەش هەر هەمان سیناریۆکە ئێمەتان لەوەچە پێمان بڵێن کە ئێوە ئاوەکەتان ڕژان بوو ئێستا ئێمەش بە دوای ئێوەدا دەڕێن ئەم گومانە چۆن بەرپەرچ بدرێتەوە یام ئایا بۆ نمونە سربەخۆبوونی کۆمەڵی ئیسلامی لە لیستێکدا لەگەڵ 4-5 حیزبی دیکەدا وەکو ئەوە وایە کە تۆ بڕۆی لە لیستێکدا بمون ببیتە کاندید و هیچ کیان و هیچ سربەخۆیەکە تێدا نەبێ. ئەگەر بەتاکید دوشتی زۆر جیاوازن و وەکۆڵەن قیاسی کەشکە لەسەر مەشک لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی وەکو تەجەماعێکی ئیسلامی خاوەن فۆرمێکی خۆی لە فکرە لە سیاسەتە لە نایەت تەنەزول لە پرەنسیب و مەبادی و مەسادیری تەشریعی خۆی بکات بەتاکید ملتەزیمە بەوە بەڵام کەسێک کە وەکو تاکوکو ئەفراد ئەچنە ناو قڕەباڵغیەکە و لەو قڕەباڵغیە ڕقەمێکی بچووکن وەکو بەڕاستی ئاردی ناو دڕکیان لێ یانی چی بۆ نمونە قەزەیەک دێتە پێشەوە ئەم ئەگەر بە تەسوید بێ بەتاکید هەر بەرامبەرەکەی سەوتی زیاتر دێنێ لە یەکلاکردنەوەی کۆمەڵی قەزایە یا لە پێناسەیە مەسن لە پێناسی حڕیەتە لە پێناسی مساواتە خۆی ما هەمومان قەناعەتمان بە مساوات و بە حڕیەت هەیە بەڵام ئایا ئەو حڕیەتی کە ئێمە داوای ئەەکەین ئەو حڕیەتەیە کە لە لیبراڵیەتە بەرجەستە بووە نیە کەواتە تۆ کاتێک بە تاکە ڕووی ئەسڵەن هەر من وەکو بیرهێنانەوەیەک بۆ ئەو خوشکوبرانە ئەڵێم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إنما يأكل الذئب من الغنم القاصية يعني تو أصلا دا أبري لمجتمع وكوملقا يعني مثلا تجمع سياسي إسلامي كدا أبري لو أني أصلا أجا 5 نفر من 5 اجتهادي جاوزتها بو دروز بلا هر لو شوێنێکی کەتیایە ینی هەر نەتوانی یەکدەنگیش بن بەڵام ئەکرێت یعنی مە قسەیەکە بۆ نمونە تۆ لە وڵاتێکای ئەین لە وڵاتێکی غەربیایی مجتەمع مەسیحیە یا بۆ نمونە لایەنی بێدینی زاڵە بەسەریا وەکو مسلمانی کۆمەڵگەیەکی مسلمانی بچووکیشەیە ئایا ئێمە بۆمان هەیە بینە ئەندام لەو حیزبانە تەمەنەوە فتوای گەورە زانایانی مەجلیسی ئیفتای ئەوروپی لەسەرەکە لەبەر ڕعایەتی مەسلحەتی مسلمانان کام حیزبیان بۆ نمونە وەزع عیلاج ئەپارێزی و بەرگری لە مزگەوت ئەکاو ئەوانە بەتاکید تۆ لەبەر مستەفیدی لەو جانبە پشتیوانی ئەو حیزب ئەکەی لە جاتی حیزبێکی مەسەلەن توندڕە ئەمە حاڵەتێکە بۆ زوعفی مسلمانە لە کاتێکە کە لاوازن یا کەمینن بۆی هەیە ئەم حاڵەت ڕوودا بەڵام تۆ لە ناو مجتەمەعێکی مسلمانی و حیزبی ئیسلامیش هەیە و ئیسلامیش قابلیەتی تەجدیدی تایە لە فکر و لە ممارەسە ئیتر پێویست ناکات جێهێڵی هیچ مبەڕێکن نییە. زۆر باشە یام یەکێکی دیکە لەو بیانوانەی کە دەیهێنەوە بۆ وەکوڵێ ڕەواجدان بە کار و کردەوەکی خۆیان دەگوترێ لەم سەردەما سەردەمی ئایدۆلۆژیا بەسەر چوەواتە سنووری نێوان تێگەیشتنەکان یا ئاینەکان یان بۆ منە گروپ و حیزب و مەزەبەکان جۆرێ لە جۆرەکان بەرەو کاڵبوونەوە و نەمان ڕۆشتون ئەمە تا چەند ئەم قسەیە ڕاستەوە تا چەند سەردەمی ئایدۆلۆژیا بەسەر چوە کە تۆ ئیسلام بکەیتە هاوشان یان بۆ منە شەریک و تێکەڵی تێگەیشتێکی دیکە ئەمە گەر بە گریمانش بە حکومەتمان ئەگەر ئیسلام ئەگوتمان ئایدۆلۆژیە بچووکێکێنەوە مە گریمانش دانین بەڵێ ئەو ئایدۆلۆژیا بەسەر چووە لەبەر تێگەیشتنی بە شارەکان و کەوترێ مەسکت خۆی کەلیمێکی یۆنانیانی علم الأفکار زانستی فکر بۆ نمونە بەڵام تۆ دێی قەناعەت وا بێ بەم بیانووی کە ئایدۆلۆژیا بەسەر چووە دەی ئیسلام وەکو مەشروع تەرکەکەی ئەمە خەلەلێکی وەکوڵی ئیشکالێکی گەورە بۆ دروست لە ڕووی فکری ئەو کەسە لەبەرەوەی تۆ کاتێک یعنی هەموو تەجەمەعێکی سیاسی هەموو حرەکەیەکی سیاسی هەموو بزاوتێک کە هیچ بۆ سیاست و بۆ سوڵتاکە پێویستی بە مەرجەعێک هەیە پێویستی بە کوکو لە علمی سیاست پێوتە المەذهب السیاسی پێویستی بە مەرجەعێکی فکری هەیە بۆی بگەڕێتەوە بۆی تەقنین بکات تەشریع قانون بکە لە لای تۆ و لەو برادرانەی کە لەگەڵ تۆ تەشمەسەرن لەگەڵ ئەو خوشکوبرانە تەشکیلەیەکیان هەیە بە تاکیدەوان قەناعەتیان بەوە نییە کە ئیسلام ئەو مەرجع و ئەو مەذهبە سیاسیە بێ کەواتە تۆ ئۆتۆماتیکی شتێکە ترت قبول کردووە کە من نمونونەکەم وایە ناوەتەوە کە سەوابتی ئیسلامی وەکو سکەی قیتار وایە
هەر لادانێک لی ئیلا تووشی حادیسابی مەجای لێ بڵێ وڵای من بەلای ڕاست و بەلای چەپا ئەڕۆم بۆی ڕێگاکە کورتکەمەوە یا بە هەر حاڵ هەر ناوێکی لێ بنی تەنانەت ئەگەر سکەکەیش هەر خەلەلێکی تابێ ئیلا ئەبێ چاک بکرێ مەجای ئەوەی تیانی ئەو سکە جێبێڵی چونکە حادیسە ڕۆدا بەم شێوەش هەماش ینی ئەگەر ببیانی ئایدۆلۆژی بدەی کاکەمە شەڵێن ئیسلام ئایدۆلۆژی نییە بەڵام حەلەکەی ئەوەیە جێی بێڵین ئەوە پرسیارە جەوهەرەکەی لەو دۆستانە زۆر باشە ئەم تێکەڵبوونە ئەم هاوپەیمانێتیە ئەم پرۆژە هاوبەشەی کە مسلمان و غیرە مسلمان یان بەونە مسلمان لەگەڵ هەڵگری تێگەیشتێکی دیکەدا تا چەند کەمبوونەوەی ئینتیمایە بەرامبەر بە ئیسلام واتە ئەو مەلاو بانگخواز و ئافرەت و گەنجە مسلمانانە تا چەند جۆرێ لە جۆرەکان ئینتیمایەکی وایە کە پێشتر زۆر سوبوون لەسەر ئیسلام ئێستا ئینتیماکەیان بەرەو کەمبوونەوە چووە ئەمە توانین بڵێن کەمبوونەوەی ئینتیمایە بەرامبەر بە ئیسلام من اتهامی کەس ناکەم بەس هەست دەکەم تەقسیرە لە تێگەیشتنە یعنی طبعا هەنێک کەس تونسیان کردو بە نمونە جارێکە من مەسەن دەیان جار و سەدان جار گوێمان لێبوو لە مامۆستاکانی خۆمان کە پێویستمان بە ئیستیرادی ئەفکار نییە لە دەرەوە بۆ ناو لەبەر حاڵەتی هەموو وڵاتێک و هەموو کۆمەڵگەیەک تایبەتمەندی خۆی هەیە لە مجتەمەعی تونسیە کاتێک ئیسلام دابڕاو لە کۆمەڵگە بە هەموو نەوەیەک تەنانەت حیجاب و نوێژی جەماعەت و کۆمەڵێ مەشاکل و بە ئەلمەنەکردنی یاسا و هەموو شتێک دووخستنەوەی ئیسلام لە مەصدەری تەشریعیش ئەوە وای کردووە بڵێن ئەلمانێتێکی زۆر توندڕە و دروست بووە یعنی کۆمەڵگەی تونسی یعنی ئێستا لە قۆناغی گەڕانەوەن بەرەو لای ئیسلام چونکە دابڕێرا وەکو کۆمەڵگەی تورکی فەرقیە کە مجتەمەعی کوردی ئەمە مجتەمەعێکی دیندارە تۆ نابێت دووری خەیتەوە یعنی حاڵەتەکە ئاوای لە دێت مجتەمەعی بڵێن ئیسلامێکانی تونس مجتەمەعی خۆیان کە دابڕاو لە ئیسلام وردە مفۆزاتی لەگەڵاکەن بێنەوە باوشی ئیسلام و فکری ئیسلامی تێبگەێنەوە لە مجتەمەعی ئێمە فکری ئیسلامی تەرحە لەوانەیە خەلەل هەبێ لە شێوازی حیزبایەتیە لە میکانیزمەکانە ئەوە ڕاستە بەڵام تۆ نابێ ئەم مجتەمەعە قەناعەت پێ بکەی کە بەلای و ئاسایی و بەس نوێژ و ڕۆژوو بگرێ یعنی هەر وەکو بەڕاستی یعنی ئەم مەسەلەی نوێژ و ڕۆژوو بکە و بینی خۆتوخوا نە لە تەل ئەبیب موشکیلەتە بێ نە لە لەندەن نە لە واشنگتن یعنی کێشەی دنیا لەگەڵ تەوژمە ئیسلامەکە کێژەی دروستکردنی کیان و مەشروع و خاوەن سیادە و ڕە و بە مەرجەعکردنی ئیسلامە بۆ دەستور بەڵێ ئایا هەموو حیزبێک مەرجەعێکی فکری خۆی هەیە یان پێویستە هەموو حیزبێ مەرجەعی فکری هەبێ بەتەئکید یعنی چونکە حزبی سیاسی طبعا لەوانەیە ناو ببیستی غیری حیزب بەس یعنی هەموو یەک هەدەفی مادام تۆ ئەندام پەرلەمانت هەیە ئەچتە پەرلەمانەوە تۆ داوای سوڵتەی سیاسیەکەی ئەم سوڵتە سیاسیە پێویستی بە مەرجەعێکە وەکم ئیشارەشم پێداین مەذهبێکی سیاسی کە بۆی بگەڕێتەوە تەقنین بکەیت تەشریعی قانون کە یاسا دابنی ئەگەر ئەو تەجەموعێکی ئەلمانی بێ بە تەئکید لیبراڵێت ئەبێتە سەرچاوەی قانونەکانی ئێستەش نەیبێ لە جیلی دووەمە لە جیلی سێمە داوای ئەوواکە بەڵێ مامۆستا سامان باسمان لەوە کرد کە جۆرێ لە جۆرەکان تێکەڵبوون یان ئاوێتەبوون یان بوونە نزیک بوونەوە لە نێوان هەموو تێگەشتەکاندا هەیە ئیسلام لەگەڵ تێگەشتەکانی دیکەدا باباز لە هۆکاری نەمانی ئەم سنوورە بکەین کە لە نێوان تێگەشتە ئیسلامیەکان لەگەڵ تێگەشتەکانی دیکەدا یان بۆچی ئەم سنوورە کاڵبۆتەوە و هەموو مرۆڤەکان ئاساییە هەر کەسە و لە حیزبێکدا لە پرۆژەیەکدا لە لیستێکدا خۆی ببینێتەوە وەکو ئیشارەتم پێدا تەقسیرێکی تێگەیشتنەیە ینی خەلەلەکەی لە تێگەیشتن ئەگەر کەسێک مولتەزیمە متەدەینە لە کۆمەڵگەیەکی مسلمانە ئەچێتە ناو تەجەموعێکەوە کە ئیسلامی وەکو مەرجع بەکارنێنا و بەس تەنها لە ڕێز لە ئیسلامەگرم من نمونە مێناوەتەوە بەڕاستی ڕێزگرتن لە ئیسلام ڕێزی لە ئیسلامە گیرێ لە بەریتانیا بڕوا ناکەم لە هیچ وڵاتێکی ئیسلامی ڕێز لە ئیسلام بگیرێ لەبەر ڕێز کیفایەت نییە بۆ ئێمە حکم و تەشریع و مەصدەری تەشریعمانەوێ من ئەو شتە ئەگەر خەڵکەکە نەچێتە ناو ئەو تەجەموعە ینی غەیرە دینی تر ناوی تری لێنانین کە ینی دینی بەسم دینی ئیسلامی بەڵام لێک نزیک بوونەوە شتێکی جوانە ینی نقطەیەکی ئیجابی ئەوە تەعایشە چونکە بۆ من هەست دەکەم ئەوە لە قیەمی ئیسلامی لە منبادی ئیسلامی خەڵکەکە زیاتر نزیک بۆتەوە چونکە کە تۆ وتە ئێمە ئەبێ پێکەوە بژین ئەبێ حڕەتی ئەفکارمان هەبێ حڕەتی اعتقادمان هەبێ ڕێز لە یەک بگرین ئینسان کەرامەتی هەیە ئەبێ عەدالەت بەرپا بێ ئەبێ یاسا هەمومان یەکسانمی لە بەرامبەریە کە ئەم قیەمە سیاسی ئەم قیەمە حکمیانە دینی لە ئیسلاما تەطبیقی لە کۆمەلگا مادام هەمومانە گرێتەوە بە تەئکید
شتێکی جوانتەنانە لەگەڵ لیبراڵێتە ئەم مەبادیئانە لە ئیسلامە یەک ئەگرنەوە بەڵام لە کۆمەڵێ مەبادیئا کە وردی ئەەکەیتەوە ئیسلام تێگیرانی هەیە یا لیبراڵەت تێگیرانی هەیە لەگەڵ ئیسلامە ئەوەش خەلە لە گەورەکە دروستەکان لە کۆمەڵگەکان ئەگەر ئێمە بە وریایی تەعاملی لەگەڵ نەکەین بە تایبەتی لە قەزەی حڕیەتە. لەبەرەوە من بە خەلەلی نابینم ئەگەر هێزە سیاسیەکان لێک نزیک بن و تەفەهومی حاڵەتی یەکتری بکەن، بەڵام ئەوە خەلەلە بابایەکی ئیسلامی لەگەڵ کەسێکی ئەلمانیا قەناعەتی وابێ ئەتوانێت دەوڵەت ببا بەڕێوە و تەنها جانبە دنیایەکە، چونکە وەکوتم مادام تۆ پرەنسیپت هەیە مەبدەئێکت هەیە ئەگەر بە هەر نەوعی تەنەزولی لێ بکەیت لە مەسلحەتی بەرامبەرەکەتە، چونکە ئەو ینی قیەمێکی سابتی نییە، قیەمەکانی کراون وی لە کۆمەڵگەی ئەوروپیا مجتمع لە چی مەرحەلەیەکا گەیشتە چی دەنگ بۆ ئەوە ئەدا لەوانەیە لە باپیری پێی قەدەغە بوو بێ ئێستا نەوەکەی پێی مامۆستا سامان هۆکار چییە کە زۆر جار شخصیات و یان بۆمنە پێڕ و گروپە ئیسلامیەکانە بینین لە نێو تێگەشتە نادینیەکاندا خۆیان ئەبینەوە یان لە نێو ئەواندا ئەتوێنەوە. مامۆستای ئاینی، بانخواز، گەنجی مسلمان، ئافرەتی بۆنە پۆشاک، ئەوە بۆچی ئەمانە زیاتر بەرەو ئەو تێگەشتە نادینیاچین؟ بۆچی بە پێچەوانەوە جارێک لە جاران مووقیفێکی وامان نەبینی لە هەرێمی کوردستانە؟ کاتێک کە ئێمە دەبینین زۆر جار باڵێکی گەورەی نێو حیزبێکی ئیسلامی یا مامۆستایەکی ئاینی بەدەیان مامۆستای ئاینی یان بۆن بانخوازە بینین لە کوردستانە لە نێو گروپ یام لیست یام پرۆژەیەکی هاوپەیمانیدا خۆیان ئەبینەوە و ئەچن لەوێ خزمە دەکەن بەو مەبدە و بیر و باوەڕ یام تێگەشتنەی کە خۆیانیانە. بۆچی نەمان بینیوە شخصیاتێکی ئالمانی یان بۆنە تێگەشتێکی دیکە بێن لە نێو حیزبێکی ئیسلامیدا یان هاوشێ لە نێو تێگەشتێکی ئیسلامیدا خۆیان بینەوە ئەمان وەکوڵێ ببنە لایەن و کەسی دووەمی نێو ئەم پرۆژێ؟ ئەوانەی ئێمە قەناعەتم وایە ینی بڵین کورتیان کردوێتەوە زۆر جار شتەکانیش ئەبینم متابعەم بۆی هەیە ئەڵێن مەسەن خەڵک ئەزمەی ئیقتصادی ئەزمەی مادی هەیە و مەعاش نییە و ژیان نییە و عەدالەت نییە، یعنی هەموو مەشروعەکەی خۆی کۆ کردوێتەوە لەو چەند شتەیە بەبێ ئەوەی بیر لە داهاتووی پرۆژەکەی خۆی بکاتەوە کە بەرەو کێ سەردەرەکە و ئەوانیشی کە نایەن بەڕاستی منەڵم ڕازگۆن، ئەوانەی کە لە ئەلمانی و بێنە ناوبوونە بڵی کۆمەڵی خەڵکی ئەلمانی بێتە ناو کۆمەڵی ئیسلامی ڕازگۆیە لەگەڵخوا بۆ لەبەرەوەی بەڕاستی کۆمەڵی قیەم هەیە ئەو قەناعەتی پێێتی لای ئێمە جێگەی ناوێتەوە مەگەر ئیلا ئەویش ڕازی بێ بەوەی کە ئێمە ئەیکەین. بەڵام ئەوانەی ئێمە هەستەکەم ینی قەناعەتێکی کولیم هەیە، یعنی کورتیان کردوێتەوە لەو بوارە وە جاری وایە ئەو کوشتم ینی نەوعە تێگەشتێکی بڵێم کورت هەیە لەبارەی ئەوەی کە دەوری ئیسلام لە کۆمەڵگەکانە و لە پرۆژەی سیاسیە. زۆر باش مامۆستا لەبارەی حکمی ڕەشیدەوە بپرسین، حکمی ڕەشید چییە؟ بڵێ ئەگەر زۆر جارۆ قسە دووبارە ئەکرێتەوە تەبەن ئەسڵەن هەر خەلافەی ڕاشیدە یعنی ئەو کەلیمەی کە لە مێژووی ئیسلامی و لە ناو خەلافەتی ئیسلامی و هەڵقوڵاوە، حکمی ڕەشید ئەوەیە کە عەدالەت بەرپا بکە. حکمی ڕەشید ئەوەیە کە کۆمەلگا بە چاوێک بە یەک چاو سیرکە، ئازادی بدا بە کۆمەلگاکە. ئەمانە قیەمی کۆمەلگاکانن و قیەمی ئینسانی و پێشەوتێ مشتەرەکاتی ئینسانی چۆن هەموو ئینسان هەموو بەشەرێت پێویستی بە عەدالەت هەیە. ئەوە ئێمە بەرجەستە بوو لە سەردەمی مەسەن خەلیفە ڕاشیدەکان خوا لێیان ڕازی بێ کە من دەیان ڕیواتەیە کە چۆن جوولەکەیە کێشەیەکە بێ ئەچێتە بەردەم قازی لەگەڵ ئیمامی عەلیە بە یەک ئاست و بە یەک شێوە قسان لەگەڵە کرد و دانیشتنوانی و کە بڵێ ئەمانە حکمی ڕەشیدن زائیدەن لە هەمویان کە ئەبێ مجتمعی مسلمان دەستی پێ بگرێ مجتمعی ئیسلامی مجتمعێکی تەوحیدیە یعنی یەکتاپەرستیە کە بە لە دەستدانی تەوحید ڕەشادەت نامێنە بەڕاستی بە ئینسان خۆی نەخەڵەت یعنی ئەیانی کەواتە ئەگەر تێگەشتێکی غیرە ئیسلامی حکمی ئەو مەرجانی کە لە حکمی ڕەشیددا هەن جەناب داماژت پێکردن بەدی هێنان و لە کۆمەلگەدا و کۆلەجێکردنەوە و کاری پێکردن و ڕەنگیش پێدانەوە بەمە نابێتە حکمی ڕەشید کاتێکە کارکردن و تێگەشتنی لەسەر غەیری بنەمای ئیسلام داڕشتووە. خۆی ناڵە مادام ئیسلام شریعەتە بۆ بەشەریەت و ڕەحمەتە لە زۆربەی شتەکانە بەشەرەکان لەو مەبادیانە ئیسلامە جیانە بێتە مەسەن کە زانانی ئوسوڵ باسی مەقاصدی شەریعە ئەکەن وەنیە لە مەقاصدی شەریعە باسەکرێ یعنی هەموو بەشەریەت ئیسفادە لەو یاسایانە ئەکا بەڵام کە ناڵم دەیتە سەر ئەوەی کە مجتمعێکی تەوحیدی بێ یعنی یەکتاپەرست بێ کاڵی یەکتاپەرست بێ ینی پابندە بە ئەوامری خواوە بە نەگۆڕەکانی ئیسلامەوە یعنی لە مجتمعێکا کە زینای مطلقاً پێ حرامەوە کردوێتی بە سەوابتی قەدەغە کراوەکان ئیتر مەجالیتیان نییە 50 ساڵێتر 100 ساڵێتر قانونی دەبێت بڵە زینا حەڵاڵە کە هاوڕەگەزبازی مەمنوع بوو
یاسایەک دەرناچێت تا 1000 ساڵی تریش بڵێ هاوڕێگەزبازی ڕێگە پێدراوە لەبەر ئەو مجتەماعی کە تەبەنی هاوڕێگەزبازی کرد بە تەکید ڕەشیدی لە دەستداوە و نابێت تۆش هەنگاو بنی ینی بەبێ ئاگەر من کاڵم نابێ ئێمە هەنگاو من ناڵم ئەو نیەتانە ئەو هەنگاوێ بەڵام 50 ساڵی کە جیلی دووەم و سێیەم داوای ئەو کرانەوە ئەکا چونکە بۆ لەبەر تۆ ڕەچەکە تشکانەوە یەکەم جار پێت وتووە ئیسلام لە تعبودا کۆ کردوێتەوە و مەرجعی سیاسی لێ شێوانوە زۆر طبیعیە ئینسان دامین لە تەتەورایە کۆمەڵگاکان مەبەستم لە تەتەورا لە تەتەوری جاری واشەر نیست ئیجابی بێ تەتەوری سلبی کە کۆمەلگای ئەوروپی بەداخەوە کۆمەڵە تەتەوری زۆر سلبی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە ئێستا باجەکەی ئەدەن زۆر باشە لە دنیای مۆدرنەدا وەگەزانین لیبراڵیەت مەرجعی سەرەکیە تا چەند لە داهاتوێکی نزیکتردایان لە نیوەی ڕێدا لەگەڵ ئیسلامدا لیبراڵیەت یەکێک دێتەوە من هەر لە پرسیاری وەلە وەڵامی پرسیاری پێشوا ئیشارەتم دابووە لەو بوارانە مەسەلەن لە مۆزوعی عەدالەتە لە مۆزوعی حڕیەتە مساواتە شورا یعنی ئێتێماڵین شورا ئەو ئەڵێ پەرلەمان هەر شتێک بێ لەم مەبادی ئانا بە شێوەیەکی گشتگیر یەکەگرنەوە بەڵام کە ئەڵێ حڕیەت لە ئیسلامە منضەبیتە کە ئەڵێ مساوات دیسانەوە هەر یاسای خۆی هەیە ئەلەوانە تێکگیران ڕوئەدا لەگەڵ لیبرا بۆیە لە مستەحیل دوو مەدرسەی جیاوازن ئیسلام وەکو مەرجعێکی فکر و سیاست مەرجعێکی زۆر جیاوازە لە لیبراڵیەت بەڵام ئەوەی ئەمە ترسمان لێ ئەوەی کە دا ئەبڕێ لەم مەرجعە ئۆتۆماتیکی من ناڵم ئەم جیلە لەبەرم جیلە متەدەینە خۆی گرتووە بە ثەوابتە ئیسلامیەکانەوە بەڵام لە جیلی دوای ئەوم کاڵبوونەوە ڕوئەدا و مەرجعەکە بێ بە لیبراڵیەت کەواتە بەباز لە جیاوازی یا خاڵە جیاوازە جەوهەریەکانی نێوان لیبراڵیەت و ئیسلام بکەین لە ئەگەرێکدا ئەگەر ئیسلام یا لیبراڵیەت مەرجع بن خاڵە جەوهەریەکانی مەسەن لە لیبراڵیەتە فرد تا کراوە بە سنتەر یعنی نەهاتووە بۆ نمونە لە لیبراڵەتە نایە بڵێ بڕۆ ممارەسەی هاوڕێگەزبازی بکە و قەناعەت وایە کۆمەڵگاکان لە پێگەیشتنیانە ئەگەنە قۆناغێک کە شتێکی باپیری کە بەدڵینە بۆ ئەم هەڵیێوەشێنێتەوە بۆ لەبەرەوەی لە قەزای کۆمەڵاتیەکانە سەوابتیان نییە لە هەندێک شتا سەوابت هەیە بۆ نمونە بۆ نمونە مەسەل مەوزوع بێتە سەر مناڵ سەر ئافرەت لە ئیسلامە لەوان لە لیبراڵیەتە کۆمەڵی ثەوابت هەیە کە دەستکاری ناکە بەڵام کە دێتە سەر ممارەسەی غەرائز یعنی بۆ نمونە کە غەرایز مەبەستم بەس غەرائیسی ینی ئەو غەریزە جنسێنێ لە ئینسانە یعنی غەریزەی ماڵکۆکردنەوە غەریزەی ڕیاسەت هەر شتێ بێ بۆیە لە دنیای غەربی ئێستایە ئەزمەیەکی گەورانە کە پێوترێ نەمانی مۆراڵ یعنی ئەخلاق یا ویژدان لەبەرەوە شەریکات هەرچی وەسائلی ئەیگرنە بەر بۆ ئەوەی سەرمایەک بەدەزن تەنانەت ئەم شەڕانەی لای خۆمانێ و کە بووین بە شوێنی تاقیکردنەوەی ساڕوخ و ئەنواع تەقەمەنی هەوەی ئەمووی شەریکاتی تەسلیح ینی دروستکردنی چەک و تەقەمەنین بۆی زۆرترین چەک دروستکەن و بیفرۆشن تەصدیریکەن وڵاتانی ئیسلامی تاقی بکەنەوە کەواتە ئێمە لە بەهای ئەخلاقیە ئیسلام لەگەڵ لیبراڵێتە تێگیرانی گەورەی هەیە و کتێبی ئەبوو حەسەنی نەدەوی ماذا خسر العالم بانحطاط المسلمین ئایا عالم چی زەرێرێکی بە ڕوخاندی مسلمانان ئێستا تەوازونێک لە دنیا تێک چووە هەموو مەسالیحە ینی ژینگەیە لە خەتەرایە ئینسانە لە خەتەرایە کۆمەڵگاکان یعنی قیم لە هەموو دنیاە وای لێ هاتوو ینی فەقیری بەشێکی زۆری دنیای گرتوێتەوە دەوڵەمەندی بە حەدێکە کە هیچ سنوورێکی نەماوە بۆ لەبەر لە لیبراڵیەتە تۆ ئازادی چۆن پارە پایەکەی و چۆن مارەسەی غەرایزی خۆتەکە من یەک نمونە دێنمەوە لەسەر مەسەلەی قمار ڕۆژێک لەگەڵ کەسێکی ئینگلیزە هەندێک قسەم کرد لەسەر لەبە هەستمە کرد ئەعجابێکی هەبوو بە ئیسلام بەڕاستی بەس من نمونەیەکم بۆ هێنایەوە قسەیەکم کرد وتم لە سیستەمی نظامی مرورە بۆچی کە سارێک ئەوێ بچێتە فەرعێکەوە نووسراوە علامەتێکی لێ درراوە یا نووسراوە بۆ نییە بچتە ژوورەوە یا سایارەکان بوان نییە لەسەر شۆستەکان بڕۆن یا کاتێک ترافیکەکە سوورە بێ ترافیک لایتەکە سوورە بێ بۆ نییە بڕۆی ئەوتی لەبەرەوەی ئەوە یاسایە ئەو بێ پەیوەست بن پێوەوە مەسلحەتی عام وایە ئەگەر وانە بێ ژیان تێکەچێ ناو شار هەمووی تێکەچێ خەڵک مەسەن بەدەعم ئەمریوانە وتم باشە کە ئێمە گەیشتنە ئەو نەتیجەی کە ئەمە زەرەری هەیە بۆ بەشەر بۆیە ئەم یاسایە دانراوە ئەی باشە ئەگەر ئیسپاتمان کرد قماریش زەرەری هەیە بۆ ئینسان ئەگەر ئیسپاتمان کرد مەشروبیش زەرەری هەیە بۆ ئینسان وتی زۆر ڕاستە
ئێوتم یعنی ئیسلام هاتووە لە سەرتاوە لەبەری خوای گەورە ئینسانی دروست کردو ئەزانی چی پێویست و ئەزانی چی زەرری لێدا ئەم شتانی لێمە ناکردو لە لیبرالیەتە ئەو شتە نییە هاتووە سنتەری گەورە کۆمپانی گەورە هەیە قمارە بابڕۆیتر مشکلەی نییە تۆ ئیفلاسەکەی خۆت ئەکوژی لە ماڵ و مناڵجیا ئەبیتەوە هیچ کەشێنێ مهمە تۆ ماگانە کە پارە وەرەگری بیدە ئەوان و ئەگەر لە تا مردن ئەگە شتێکت بۆ دەرچوو دەرنەچوو لە ملیۆنە نەفەر 2 نەفەر دەوڵەمەنە بوو ماباقیکە بەسەر بنێنەوە بە حەسرەتی ئەو قمارە ئەوە بەرچاوی هەموو سیاسی و خەڵکە ئالساز بە وجدانەکان لەبەرەوە بەڵێ جیاوازی گەورە هەیە لە بینی لیبرالیەت و ئیسلامە وەکو مەرجە زۆر باشە ئەرکی خەڵک چییە بەرامبەر بە پرۆژە و حیزبی ئیسلامی پێش ئەوەی من باسی ئەرکی خەڵکەم بەرامبەر بە پرۆژەی ئیسلامی باسی خۆمان ئەەکەم ئەرکی ئێمە چێ بەرامبەر بە کۆمەلگا و ئەرکی کاندیدەکانمان چێ بەرامبەر بە کۆمەلگا بەڕاستی ئیمامی عومەر قسەیەکی مەشهوریە ئەفەرمێ خەڵکی بانگ بکەن بۆ ئیسلام بە بێدەنگی وتیان چۆن ئەبێ خەڵک بانکەن بە بێدەنگی فەرمووی بە کردەوەکانتان من نصیحەتم بۆ خۆم بەڕاستی بۆ هەموو ئەهلی ئیسلام و ئیسلام خواز ئەوەیە با بە ئەخلاق و بە دینداریمان بچینە ناو خەڵکەوە بە جوانی بچینە ناو خەڵکەوە وەکو ئەبیستم الحەمدوللا بۆ ینی خەستەخانێک و بەخشین چۆن معاملە لەگەڵ خەڵکەکەن ئەو دەستگای بەخشین ئەبەن بەڕێوە چۆن معاملە لەگەڵ خەڵکی هەژارە ئەکەن ینی ئەم نمونانە ئێمە تەقدیم کرد لە کۆمەلگا بۆ نمونە وەزیرێکمان هەیە کە سەری بەرز چەند وەزیرێکمان هەبووە من خۆم بڵین لە چەند ڕۆژەی پێشوو کە عەبدولستارم هەندێک شتی بۆ باس کردم ینی هەمووی جێی شانازین ئێمە بەم شێوە بچینە ناو خەڵکەوە ئەندام پەرلەمانەکانمان کە بەرگری لە خەڵکی هەژار و نەدارەکەن و ئەمانی کە تازن بەڕاستی بڕیار بن خزمەتکاری خەڵک بن بەدەم خەڵکەوە بچن ئەمە ئەرکی ڕئیسی ئێمەیە کە ئیسلامی عملیان پیشان بدەین ئەرکی ئەو خەڵکەش بەڕاستی بەرامبەر بە کۆمەڵ ئیسلامی ئەوەیە کە بزان کۆمەڵ تەنها ئەوە نییە لە هەوڵی بژێوی چاکردنی بژێوی خەڵکا بێ بکە ئەلحەمدوللا بۆ ئیمکانەتی کە خەڵکی خێرخوا ئەیداتێ بژێوی کۆمەڵی خەڵکی چاک کردووە و ئەرکی دووەمی کۆمەڵی ئیسلامیکەوە ئەرکێکی زۆر قورسەوە ئەرکێکی قیامەتیە ئەرکێکی مەبدەئیە ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی شان بەشانی چاکردنی بژێوی تۆ و ماڵ و مناڵت و خۆشگوزەرانی و پارێزگاری لە ژینگە ئەرکی ئەوەیە بەڕاستی قیەمی کۆمەلگا و ثەوابیتەکانی ئیسلام بپارێزێ و دیفاعیان لێ بکە و خەڵکی موسڵمانی کورد دەنگی پێبدا بۆی ئەم بەهێزێکی ترەوە بە قووەتێکی ترەوە بچێتە ئەو شوێنانەی کە قانون و تەشریعی تیا دەرەکرێ بۆی ئەم نوێنەرانە بڵێن نابوو قانونێک کە دژاتی لەگەڵ ئیسلاما هەیە نابوو قانونێک کە لەگەڵ ئیسلاما یەک ناگرێتەوە نابوو قانونێک کە ئیباحێ دێنێتە ناو کۆمەڵگەی کوردیەوە زۆر باش کاتە باس لە ئەرک و بەرپرسیارەتی خەڵکیش پێم بەرامبەر بە پرۆژەیەکی ئیسلامی وەکو لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەرکەکە ئەوەیە پشتیوانیان بکەن و مراقب بن بەسەریانەوە بەڕاستی کە ئەگەر ئەمە 4 ساڵی ڕابردوو ڕۆی جەماوەری کوردستان شاهدن کە کۆمەڵی ئیسلامی بەرەی خەڵکی هەڵبژارد و چەند جار تەهدیدی ینی ژیانی ئەو خەڵکی کۆمەڵی ئیسلامی کرا و تەماح خرایە بەر کۆمەڵی خەڵکی بەڵام ئەلحەمدوللا وەکو شاخێکی نەلەخشاو وەستا لە بەرەی خەڵکەکەش لە پاداشتی ئەوەیە بۆ ئەوەی بەڕاستی ئێمە فێربین ئەو کولتورە فێربین کە مجتەمەعی ئێمە کۆمەلگا ئێمە پاداشتی خەڵکە باشەکانی خۆی ئەداتەوە دەستخۆشیان لێ بکەن و لە جاتی 4 ئەندام پەرلەمان با 4مان بڕوا بە 8مان بڕوا بۆچی خەڵکێک ئەنێری کە تا دوێنێ ئەزانی کە خۆت یەقینت هەیە لە بەغا دەریان کردووە لەسەر دزێتی لەسەر گەندەڵی بەڵام ئێستا ئامادەی خەڵکێکی ئاینی شێوە بنێریتەوە ئەمە بەڕاستی غەدرێکە لە خۆی و لە ئەو قیەم و مەبادئە ئیسلامی کە کۆمەڵگەی کوردی لەسەر زۆر باشە کۆمەڵی ئیسلامی لەکوێ ئەو گرنگیدانێتدایە کە پێویستە یان خەڵک پێویستە گرنگی بە لیستێکی وەکو کۆمەڵی ئیسلامی بدا بۆچی پێویستە خەڵک پشتگیری لە کۆمەڵی ئیسلامی بکە الحەمدوللا من لە دەریشەوە بەڕاستی ئەو حاڵەتەم هەست پێ کردووە و لە ناویشەوە ئەبینم کە خەڵکێکی زۆر یعنی هەستەکەم کۆمەڵ سپاس بۆ خوای گەورە بۆتە جێمتمانەی خەڵک کۆمەڵ وەکو کاڵایەکی تاقی کراوە وایە یعنی سە ئێمە بینین گالاکسی و ئایفۆن لە دنیاە دوو تەلەفۆنی باون بۆ لە بەرەوەی تاقی کرانەوە خەڵک ئیشان لەسەرەکە کۆمەڵ هێزێکی تاقی کراوەیە من بە سەراحەت بە خەڵکەڵێم ینی من خەڵکی تر لەلایەنی سیاسی تر گوێم لێ بووە نەسەن ئاوای بەخۆمتەوە توێتی تەنها هێزێکن ئێوە کە لەسەر هەتا خوار وەکو یەک کوت لە دەرچوون نە لێتان کڕا نە لێتان فرۆشرا نە
ڕێی جیاوازتان بوو بوون بە دوو بەشەوە نە لە قەرارێک و لە بڕیارێکا بوون بە پشتیوانی گەندەڵکاران ئەمە جێی شانازیەوە من تەمەنا ئەەکەم ئەوەی کە کۆمەڵ ئێستا خۆی تەوەقۆیەکە بە ئیزنی خوا زۆر زیاتر لەو تەوەقۆ بێ. بۆچی کۆمەڵی ئیسلامی جیاواز لە هەموو لیست و گروپ و حیزبەکانی دیکە وەکو جەناب دەفەرمووی حیزبی تاقیکراوەیە یان بۆ منە تاکە حیزبی تاقیکراوەی لە کۆمەڵگەکەیدا؟ ناڵم تاکە حیزبی تریش تاقی کراوەتەوە بەس کوواڵەتەکەی باش نەبووە. ئێمە کوواڵەتەکەمان بەرزە الحەمدولله. تا چەند پێویستە تاقیکراوەی کۆمەڵی ئیسلامی تەحملکردنی لە بەرامبەر ئەو هەموو سەم و زوڵم و موچە بڕینە و سوکایەتی پێکردنەی پێویستە خەڵکیش بەرپرسیارانن لە کاتی هەڵبژاردندا لەسەر سندوقی دەنگدان ئەم وەفا و بەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی هەبێ. ئێمە لە قۆناغێکی مێژووی هەستیاران ینی کۆمەلگا هەر بەرەو ئازادی و حڕیەت هەر ئەڕوایانەوە لابد من هو مێژوو ئەوەی ئیسپات کردووە. ینی شۆڕشی فەڕەنسی لە دوای 98 ساڵ گەشتوتە ئامانجی خۆی. بەڵام من ئەتوانم بڵم خەڵکی کوردستان ئەتوانن ئەو مێژووە پێشخەن پشتیوانی کۆمەڵی ئیسلامی و هاوهێزەکانی بکەن کە بەرگری لە خەڵکەکەن بۆ ئینشاءڵڵا ئەو هێزە زۆری نەبێ و بتوانێت بەرگری لە خەڵکی کوردستان بکە. مۆستا سامان کۆتا قسە و سەرنجی جەنابتان. وەڵاهی من هەرەوە ئەڵێم با خەڵک نەڵێت ئەم هێزانە هەمویان وەکو یەکوان زوڵمێکی گەورەیە. من نمونەیەک دێنمەوە یعنی وەزیری نەوت سامانە سروشتەکانی کوردستان ئەو هەموو ملیارە دینارانیان لە دینار و دۆلاران لە بەردەسا بوو ژیانی خەڵک تەپیوە. بەرنامەی بەخشین بە خەڵکی خێرخوا بە 20 ملیۆن دینار 116 خانە دروستکەن چەند خەستەخانە دروستکەن 75,000 ئینسانی نەخۆش و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت مستەفید و قازانجی لێ کردبێ. تخوا ئەگەر وەزارەتی نەوت بدرێتە دەست ئەو لیجنەی بەخشی نابێت چی لە کوردستان بکەن بەس خەوە خەڵکەڵم با بە وجدانی خۆی ئەو پرسیارە بکات و بۆی وەڵام باتەوە لە ڕۆژی دەنگدانە. زۆر سپاس دەکەم و سپاس بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان تا بە یەکگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم سەرکەوتن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان. ملت هەژار حکوومەت قەرزدار حیزب و کەسانێکە لە پەنای حیزبدا دەوڵەمەند و ملیاردێر. ئێمە بەرپرسیارین بۆ چاککردنی بەڵام بەرپرسیار نی لە خراپکردن تێکدانی. ئەو کەسە بەرپرسیار وەکە بڕیار بەدەست بووە پارەی بەدەست بووە قووەتی بەدەست بووە ئەمر و ئاسایشی بەدەست بووە حکوومەتی بەدەست بووە ئەمرونەهی بەدەست بووە پەخشانکردن ئیمتیازاتی مادی و معنەوی بەدەست بووە. ئەمما ئەوەی لە دانوان ئاوێشی بەدەست نەبووە بەرپرسیاری چییە؟ سەرنجام ئەو ڕستە قورئانیەمان بەسەردا بچەسپێ کە خوا دەفەرمێت یوخریبونە بویوتەهم بئەیدیهم بەدەستی خۆیان ماڵی خۆیان کاون. ئەوەی دەیەوێت چاکی بکات دەبێت خراپەکان ببینێت. هەڵبژاردن بۆ سزادان و لێسەندنەوەی متمانەیە لەو حەزب و نوێنەرانەی کە ساڵانێکە بەناوی گەلی کوردەوە تەنها لە خزمەتی بەرژەوەندی حەزبی و بنەماڵەییدا بوون و دوور لە ئەجێندای نیشتیمانی کاریان کردووە. سزادانی گەندەڵکاران سزادانی چاوچنۆک و دز و ستەمکاران تەنها پەیوەستە بە بەشداری کارا و گەرم و گوڕ و چاوکراوەی هاونیشتیمانیان و چوونیان بۆ سەر سندوقەکانی دەنگدان. لەگەڵمان بن بۆ گەڕانەوەی شکۆی نیشتیمان، لەگەڵمان بن بۆ وەرگرتنەوەی خاکی فرۆشراوی کوردستان، بۆ سەندنەوەی قوتی خەڵکی کوردستان بۆ سامانی تاڵانکراوی نیشتیمان لەگەڵمان بن، لەگەڵمان بن بۆ دادگەری و سەروەری یاسا و بنەبڕکردنی گەندەڵی، لەگەڵمان بن لەگەڵتانین. کۆمەڵی ئیسلامی وەک هێزێکی دڵسۆز، وەک هێزێکی دەستپاک، وەک هێزێکی ڕەسەن هەمیشە لە بەرەی گەلدا بووە و بەگشت ستەم و تاوانکاری و گەندەڵی دەسەڵاتداراندا چووەتەوە. شەڕیاسا و سیاسەتی ڕاست و قوت و بژێوی و ژیانی خەڵکی کردووە. وەک پیاوی مەرد چاونەترسانە جەنگاوە. ئێستەش پێکەوە پەیمانی بەردەوامی نوێ دەکەینەوە. تۆی هاوڵاتی دەنگت هەیە، دەرفەتت هەیە، بژاردەت هەیە، مافت هەیە، هەڵبژاردنت هەیە. هەرگیز نابێ هەل و دەرفەت و دەنگ و مافی هەڵبژاردن پشتگوێ بخەیت. هیممەت بکەن بۆ سزادانی ئەوانەی 27 ساڵە سزای گەل دەدەن.